ڕۆژگارێک کەرکووک خاوەنی چەندین هۆڵی سینەما بوو کە نوێترین فیلمە بیانی و ناوخۆیەکانی تێدا نمایش دەکرا، بەڵام لە ئێستادا هیچ کام لەو سینەمایانە لە شارەکەدا نەماون. مامۆستایەکی هونەرە جوانەکان دەڵێ ڕۆژگارێ لەم شارەدا 15 هۆڵی سینەما هەبوون کە وڵاتیان بۆ بینینی فیلم سەردانیان دەکردن، بەڵام لە ئێستادا بوونەتە پارک و شوێنی وەستانی ئۆتۆمبیل. لە کەرکووک 15 سینەما بوو، 15 سینەما ئەو 17 سینەما بوو. ئەو سینەمەکان سەیپی و شتووی زۆر سینەمەکان نەماوە. عوائلی کەرکووک 1945 ئەڕۆی بۆ سینەما، حتا 1985 عوائل ئەڕۆی بۆ سینەما. ئێستا نە عوائل ماوە نە سینەما ماوە، حتا ئێستا سینەما تازە ئەیکەن وەک ئەو قۆ سینەما نییە. یعنی سینەما ئێستا هەمووی 200 کورسیە، 100 کورسی. سینەما لە وەخت 1500 کورسی بوو کە یعنی کەمترین سینەما 800 کورسی بوو. جمهورمان چەند بوو. سینەما خاصەتەن لە عوتڵەی سەیفیە فیلم مثلا عرض کراوە لە ئەمریکا، عینە ڕۆژانە عرض کراوە بە بەغا، هەفتەی تر عرض کراوە لە کەرکووک. بەڕای هونەرمەندێکی شارەکەش سەرباری نەمانی هۆڵی سینەما لە ئێستادا بەرهەمهێنانی فیلمی سینەماییش لە کەرکووک کەم بۆتەوە. لە کاتێکە سینەما ئێستا لە هەموو دنیاە بووە بە یەکێک لە بازرگانی زۆر گەورەکان بووە بە یەکێک لە پیشەسازیە زۆر گرنگەکان کە دەکرێت لە ڕێگەیەوە داهاتی خەیاڵی بۆ دەوڵەت و بۆ شار و بۆ ئەو جوگرافیایی خۆی بەدەست بێنێ، بەڵام بەداخەوە لە کەرکووک ئێستا نە هۆڵ و ساڵی نمایشی سینەما ماوە، نە ئینتاجی سینەماش ماوە کە ئەمەش داخێکی گەورەیە. ڕەنگە ئێستا ئەگەر جاران داخەکە بەزەوەن دەبێت کە هۆڵەکانی سینەما پەراوێز خراون و ئەمڕۆ بوون بە شوێنی بازرگانی دیکە نەکس هونەر و سینەما، بەڵام لە ئێستاە داخەکە لەوە گەورەترە کە ئینتاجی سینەما زۆر کەم بووە. مەسەن فیلم زۆر 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 بەدەگمەن لە کەرکووک بەرهەم دێندرێ لە کاتێکا کۆمەڵک توانای زۆر باش هەن لەم شارەیە. ساڵانێ سینەماکان لە کەرکووک جمەیان داهات لە بینەر و هەوڵاتیان بە خێزانی سەردانیان دەکردن، بەڵام لە ئێستادا ئەو هۆڵانە بە هەمان سیمای جەرانیان ماونەتەوە، بەڵام لە بری نمایشی فیلم بوونەتە پارک و شوێنی وەستانی ئۆتۆمبیل. عومەر غەریب، فورسات نیوز، کەرکووک.